نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت و سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، مامەڵە و هەڵسوکەوتی ئینسانی موسڵمان کە خاوەنی حەضارەتی ئیسلامی و خاوەنی بەرنامەیەکی تۆکمەیە ئەبێ زۆر جیاواز بێ لە خەڵکی تر. ئێمە زۆر کات بە تایبەتی لەم زەمەنی عەولەمە و جیهانگیریەیە کاردانەوەی فکری تر و بیرۆکەی تر و حەضارەتی تر لەسەر ئێمە ئەبێت وا ئەزانین کارێکی ئیسلامیانە ئەکەین، وا ئەزانین حەضارەتی خۆمان سەر ئەخەین لە کاتێکە ئەو صفات و ڕەوشتانە صفات و ڕەوشتی ئەهلی دین نین. بە نمونە مامەڵەکردنمان لەگەڵ کەسانی گونەهبارە شەریعەت شتێکمان پێ ئەڵێ و ئێمە لە واقیعا شتێتر ئەکەین. ئەچینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مەجلیس ئەگوێزینەوە حوزوری ئەو. یەکێ لە هاوڵان دێتە خزمەتی و ئەفەرمێ یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەلەکت، ئەی پێغەمبەری خوا تیا چووم. ئەفەرمێ مالك چیتە بۆ تیا چووی؟ ئەفەرمێ وقعت على امرأتي وأنا صائم، گوناهێکی کەبیرەم کردووە، بە ڕۆژوو بووم، بە زمانی بە ڕۆژووە سەرجەیم لەگەڵ خێزان ما کرد. مامەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنە لەگەڵ ئەم کەسە علمی هەیە، ئەزانێ حەرامە، بۆیە ئەم پرسیارە ئەکا. کەسێک نییە جاهیل بێ بڵێن با پێغەمبەر صلی الله عليه وسلم عەفوی کا و لێبوردەوێ بەرامبەری. کەسێکی زۆر زانە هاتووەتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەرزانێ حەرامە و ئەرزانێ کەبیرەیە و کردوشێتی. ئەڵێ تیا چووم فریام کەوە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆشەویست ئەمری پێیەکە عەبدێ ئازاد کە ئەگەر ئەتوانی بەخوا نیمە، ئەگەر ئەتوانی 2 مانگ بە ڕۆژووبی لەسەر یەک. ئەفەرمێ جا خۆ هەر ڕۆژوو من ئەو پەنەی پێیەوە، مەسە جایەکتر بە ڕۆژوم بەخوا ئەو بە من ناکرد. دەی خواردنی 60 کەسی هەژار بدە بەخوا ئەویشم پێ ناکرێ، پارەم نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەمێک بێدەنگە ئەبێ، دواتر هەندێک خورمای بە دیاری بۆ دێ و ئەیداتە ئەم کەسە، بڕۆ ئەمە بدەرە کەفارەت. ئەڵێ ئەمە بدەم بە خەڵکی فەقیر؟ ئەڵێ بەڵێ بیدە بە خەڵکی فەقیر. ئەفەرمێ بۆ لە ناو مەدینە فەقیرتر لە من هەیە؟ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێکەنی هەتاوەکو دانی مبارەکی دەرکەوت و فەرمووی ئەطعمه لأهلك، دەبڕۆ بیدە بە ماڵ و مناڵەکەی خۆت. کاتێ لە خزمەت ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە ئەوەستین مامەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ کەسێکە گوناهی کردووە، تاوانی کردووە، ئەوێ خۆی پاکاتەوە، خۆی نەجات بدا، چ مامەڵەیەکی لەگەڵا ئەکە؟ ئێمە دووشت هەیە لە جیهانی ئیسلامی و لە حەضارەتی ئیسلامیە، ئێمە زۆر کار لە یەکیان ناکەینەوە، هەمومان ئەڵێن عەدالەتی ئیسلامیمان ئەوێ، ئەزانن ڕەحمەتی ئیسلامی گەورەترە لە عەدالەتی ئیسلامی. شتێک هەبێ فەوقی عەدالەت بێ لە جیهانە، ئەو ڕەحمەتە ئیمانیە کە لە بینی ئیماندارانە هەیە. لەگەڵ کافرە بەڕەحم، لەگەڵ ئیماندارە بەڕەحم، لەگەڵ گوناهکارە بەڕەحم. ئەوە مامەڵەی قائیدی تۆیە لەگەڵ کەسێکی گوناهبارە. ئەی تۆ چۆن مامەڵە ئەەکەیت و چۆن هەڵسوکەوت ئەەکەی لەگەڵ کەسێکی گوناهبارە؟ ئەگەر ئێمە خۆمان بدەینە بەر سێبەری ڕەب العالەمین و یا ڕووناکی ڕەحمەتی خوا اینجا تێ ئەگەین. ئەی ئێمە چەند گوناهەکەین و خوا عەفومان ئەکات و ئەمان شارێتەوە لێمان خۆشە بێ و أفرمي الآية بيروزا ولو يؤاخذ الله الناس بما كسبوا ما ترك على ظهرها من دابة
ئەگەر خەڵکی گوناهیان بکردایە و خوا عقوبەی بدانایە لەسەر ئەم زەویە یەکشت ما يدب على الأرض یەکشت کە بەسەر زەویە ئەڕوانە ئەمە ئەگەر خوا تۆڵەی لێ بکردنایەتەوە لێرە بەڵکو عەفویان ئەکا ڕەحمەت بەسەریانە ئەبارێنێ. آياتي كتير أفرمي ما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم حرشي بالله مصيبة نارحتي يبسرتانا هي كاري دسي خوتانا إيشي خوتانا يتوريتان ويعفو عن كثير بلا منك همو غلطيك تان كردو باج بدلنا خوا زور عفوتان أكاتو زور شت هي أي شارته وني أكا. صفواني كري أمية كلها ولاني بيغمر صلى الله عليه وسلم رجع عباكي دزرة الرأي كربا دوات الزكاة قرت هنا يبو خزمتي بيغمر صلى الله عليه وسلم يا رسول الله أما عباكي لا تزيو خوشوي صلى الله عليه وسلم وكو حاكمي سردم كقضية جيش تحكم طواو كتايبي كسيك دزيك يردوا حقي خواي بسر بدسي ببر بيغمري خوا صلى الله عليه وسلم برياري دابا دز برين صفوان كأمي بيني كزاني دسي أبر برشيمان بويو وتي بيغمري خوا صلى الله عليه وسلم والله من أنم أزاني آوا دسي أبر لسلام عباي من وقردني آزا بقردني آزاك فرمود دزبرينك هي عباكي تونية باري عباكي تو لما مالكي أدري يا عباكي بو أقرته دزبرينك حقي خوايا كلمة يكيود بصفوان درسي زور قورة فرموي أي صفوان فهلا قبل أن يأتيني به خوزق بيش أوي أتهنات لاي من أمشت جيبجي أكردو لبين خوتانا صلحتان أكردو عفوت أكردو نتهنا درسي زور قورة صفوان دادا حتى نانت حكم قضاء شريعة لفرمايشتك أفرمي كاتك قضاوات لبنتنا بيجو يبقات لهم خوتان حاليكا ما يهنن ويحكمي خواجه بجي نكري خو عدالتك حكمي خواجه بجي أكري بلام شتيكي لبشتي حكمي رب العالمين لبشتي عدالته وكالرحمة زور لو قورتنا وشي فهلا لزماني عربية وشي كبير تحضيض وتهانداني كسكة سور كردني اما دو جور هلا من هي لزماني عربية بكارية اگر شو سر فعلي ماضي بو سر كونه كردني كسكة اي بريا او نكردايا او نبوة او سر كونيكي بس شو سر فعلي مضارع يعني امكار جاري كتير اگر رويدايا ولا حياتي تويا وامك اوابك ليرة أفرمي فهلا قبل أن يأتيني به خوزقة بيش أوي أتان هنا يقصدك اللاي من فعلي مضارعي بكار هنا يعني أي صفوان أقر جاري ترشتي والرويدا برزي مكر وبقضاوة عفو هالبجيرة با قناهي كردبه با قناهي كبيري كردبه با دزي كردبه عفويك بشارة روا بيدنقي لبك يكيق لها والله كان بيغمر صلى الله عليه وسلم ناوي ماعزي كوري مالكة ماعز بهتیوی گەورە بووە لە ماڵی پیاوێکا بەناوی هەزال دایکی خواسته بوو دایکی بێوەژن بوو ماعز لە ماڵی ئەوانە گەورە بوو ماعز هەڵەیەکی کرد تووشی زینا بوو چوو بۆ لای هەزال پێوە دوتی کورە هەڵەیەکی زۆر گەورەم کرد لەگەڵ فڵانە ئافرەتە من تووشی زینا بوو هەزالی ژوتی بەخوا چارەسەری ئەمە ناکرێت تازە هیچ ئەبێ بچی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بچۆ باداری حەد لێ بن و بالله يتر اعترافك بجناكت بشكم خو عفوتك أفرمي مع عيسى خزمة بيغمر صلى الله عليه وسلم الرواية كان أفرمي كي تحرير ذكر كي هاني دابو أي بيت هزال بالي بي ونابو لبشتوا أمري بي أكر كبسو اعترافك هات خزمة بيغمر صلى الله عليه وسلم أي خوشويس هاتوم أما يباكم كيتو توشي جنابو الرواية كأفرمي روي كردها ولا كان فرموي أإنه لمجنون أما الشتاء قال أخويني للرواية كأفرمي أتعلمون بعقله بأسا تنكرون فيه شيء الرجل الرجال اشتكتن لبيني وهلا يشتي وكل شيء دواب شيء حسابي كين وعفوي كين وتاني والله يا رسول الله أما بريكي زور عقل وزور صالحة بنا فريق يتر الروي كذا يشيتر لها والله بشكم يكي قصيبك وعفويك فرمي أري أمد بيني وعارقي خوارد بي أقايل أخوينا بسكران بي بوي أم قصانا أكا الله كسكش هالصايب بوني دمك روتي والله يا رسول الله صلى الله عليه وسلم نا والله نسكران ونهج أفرمي الروي اللي تيكير فرموي برو ارجع فاستغفر الله وتب إليه برو بكرر وتوبك جاري دوم جاري سهم مع عزوازناه أنا وهزالش هاني أدا هريته إن جا خوشيس فرموي لعلك قبلت أو غمست أو نظرت
نا زینات نەکردو ئەی ماعز احتیمالە یارید لەگەڵا کرد بێ احتیمالە سەیرت کرد بێ فەرمی نا والله یا رسول الله صلى الله عليه وسلم من پیاوێک تێگەیشتوم خێزاندارم فعلا زینام کرد اعترافی کرد لە خزمەت پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەمری فەرموو بە ڕەجمکردنی کاتێک کە ڕەجم ئەکرا یەکێک لە هاوڵان قسەیەکی بەرامبەری کرد پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر تووڕە فەرمووی والله ئەم گەنجە تەوبەیەکی کردووە لە ڕێواتێکا بەشی یەک ئوممەت ئەکات تەوبەکەی ئەوە نەگەورەی لە ڕێواتێکا بەشی 7 کەس لە ئەصحابی ئەهلی مەدینە ئەکات ئەوەندە تەوبەکەی گەورەی سەری ئەم مامەڵەی پێغەمبەر کە صلى الله عليه وسلم لە کەسێکی تاوانبارە چۆن مامەڵەی لەگەڵا ئەکا چۆن بۆی سەتر ئەکا چۆن ئەی شارێتەوە چۆن هەوڵ ئەدا اعتراف بۆ فاحشەیە نەکا بینی خۆی و خوا تەوبە بکە دواتر ڕووی کردە هەزال پەشیمان بوو ئەی یا رسول الله من هانمدا فەرمی والله يا هزال لو كنت سترته بثوبك لكان خيرا مما صنعت به والله أي هزال ئەگەر بوو شاردایەتەوە بەجلەکەی خۆت لە ماڵەکەی خۆتا سەترێ کردایە بێدەنگەتان لێ بکردایە کەس نەیزانیایە زۆر باشتر بوو لەوەی کە ئاوا فەزح کراو ئاوا عقوبە دراو ئاوا لە ناو خەڵکە بەردباران کرا سەیری ئەم مامەڵەکە لەگەڵ کەسێکە جەریمەیەکی گەورەی زینای کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبەو نەرمی و بەو حەلیمی و حەکیمیە مامەڵەی لەگەڵاکە دێ ئەمە شەدانە بێنە پێش چاوی خۆتان با نەقڵ بین بۆ ئەمڕۆی واقعی ئێمە وەرنە ناو مزگەوتەکە بزان حاڵمان چۆنە خواخوامانە مسلمانێکی هەلی مزگەوت قاچی هەڵەیە بکە لە معاملەیەکە زوڵمێ بکە لە دنیاداریە لە شتێکە هو تەواو هەزاران چاکەی سفر ئەکەینەوە خۆ ئەمە صفەتی خەڵکی مسلمان و خەڵکی ئیسلامیە خەڵکێکە کە شعاری ئەوەی بەرز کردێتەوە من ئومەتی محەممەدم صلی الله عليه وسلم خۆ ئەمە مامەڵەی کەسێکە کە یا بە بچن ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بزانە کەسێک خواخۆمە جاری وهەیە درۆژە ڤیدۆیەکی بڵاو بێتەوە شتێ چی ئەکەین بە یەکتر چی قسەیەک ئەکەین بۆ ئەزانن ئەم هەڵە گەورانەی کە ئێمە ئەیکەین لە هەڵەی تاوانبارەکان کەمترە یەکێک لە هەڵە زۆر گەورەکان ئەوەیە کە نەزانی مامەڵەکەی لەگەڵ کەسی تاوانبارە هاوکاری شێطان کەی لەسەر کەسی تاوانبار ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم متأثر بوون بە فکری غەربی ئەوە فکری ئومەت نییە ئەو فکرێکی غەربیە ئەوێ یەکتر بشکێنین لەناو یەکترە ئەگەر نا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکتر ڕاستەکەینەوە تەسەوورکەن جاری وایە موسڵمانی هەڵەیەک ئەکا ئێمە لەوە چه تەکفیری کەین تەفسیقی کەین هەندە جار بە نهێنی هەڵەکەی کردو بینی خۆی و خوا ئەزان ئەو کەسەی بە هەڵە نهێنی ئەکا بە نهێنی هەڵەکانی ئەکات و هەوڵ ئەدا خەڵک نەیبینێ ئەزان یەکێکە لەو کەسانێک کە موجاهیدە شەرمەکە لە خوا شەرمەکە لە خەڵک شەرمەکە لە دین ئەوێ عیبەکەی بشارێتەوە تۆ ئیماندار فەسحی ئەکەی تۆ ئیماندار باسی ئەکەی تۆ ئیماندار کۆمنتی لەسەر ئەنووسی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکین کتمانەکەین سەری ئەم قاعدە جوانەکە کە حافظ ابن حەجەری عەسقەلانی ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بە باسی ئەکەن ئەفەرمێ من جاهر بفسقه أو بدعته كسي مبتدعة كسي فاسقة أجر هاد لناو خلقه فسقكي خوي إعلان كرت آشكرا كرت إن جا توبوتي يقصي لسر أجر بنهيني حتى بدعي كرت توبودني يقصي لسرك لعل رب العالمين هدايتي أداء أو بيغمبر صلى الله عليه وسلم منافق كان يأشار دوا بوي الرجل رجال توبة كان بوي الرواية كافرمين لحفتاو سێکەسی منافق هەمویان تەوبەیان کردووە خۆی گەورە تەوبەی لە قبول کردن لە 7 کەسیان نەبێ ها حکمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم منافق ئەشارێتەوە تا تەوبەکە ئەی ئێمە ئیمانداری زۆر چاک فەزح ئەکەین بۆی لە دائیرەی دین بکەینە دەرەوە یەکێکمان ئەوی تر کافرەکە یەکێکمان ئەوی تر فاسقەکە یەکێکمان قسە بەرامبەر بەوی تر ئەکە والله جاری وایە کەسێک ئەبینی گوناهکارە ئێستا کارێکی چاکە ئەکە یەتە مزگەوتەوە دۆستێکی تەوبەم کرد و هاتم مزگەوت سێرم کرد هەموو خەڵکی مزگەوت لە بنەوە پێ ئەکەنین ئیشارەتیانە کرد بۆ یەکتەی کی هاتووە بۆ مزگەوت باشە با گوناهبار بێ ئەوە ڕێی خۆی دۆزیوەتەوە کورە جاری وایە ئەو کەسەی تازەیەتە ناو مزگەوت پێشی هەمومانەداتەوە لە قیامەتە لە پێش هەر هەمومانەوەیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ حاڵێکیان پێ کردوین کە یەکتر بشکێنین یەکتر بتوێنینەوە یەکتر نەخوێنینەوە
إما أما صفة إسلامي نية صفة إسلامي إما نلقل يكترى برحمين لقل قناه بار ختابار وخجالة بارا برحمين إما السوز من برانبر بيكتر هي إما يكتر بقورة سير أكين احترام يكتر أقرين إما هركسي سجدة إيكي بو رب العالمين برزور بقورة سيري أكين كس نازاني كامان كاتيك سجدة أبا لا إخوة قبولة لو أتي أومان زماني دريجة سجدكي قبول نبي أومان قرب سر أو يعني ورجيرا وقبول بي خواه إيجان إما لم زمنا حاڵی زۆرمان بەرز کردەوە بەرامبەر بە براکانمان بەرامبەر بە دۆستەکانمان بەرامبەر بە خۆشەویستەکانمان بەرامبەر بە ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی ئەلەم بەرەبەری مانگی ڕەمەضانە هانامان هێناوە خوایە عەفومان کە یا ڕەبی خوایە بمانگێڕە لەو عەبدانەی کە لێمان خۆشەبی یا ڕەب العالەمین گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و هەر مصیر بوون لەسەری خوایە عەفومان کە یا ڕەبی خوایە گیان بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە کاروباری ژیانمان چارەسەرکە یا ڕەب العالەمین ئەومان گرفتێکیە بۆی چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە تایبەت ئەو نەخۆشانی داوایان لێکردن خۆیان شیفا و ڕەحمەتی خۆتیان بۆ بنێرە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەومان قەرزارە قەری سەرشانی سووککە خۆی گیان ئەومان دڵی نائارامە دڵی ئارامکە ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارامکە خۆی گۆڕەکانمان ئارامکە زیندووبوونەوەمان ئارامکە هادئمان کەرەوە یا ڕەب العالەمین بمان خەرەوە سەر ڕاستە شەقامی دینەکەت یا ئەکرەمە الئەکرەمین خۆی گیان ئەم ئیماندارانە ڕویان کەوتە ماڵەکەی تۆ بەخوا ئەمانە ئیلاهی تۆ خۆت ئاگال لێ ڕکوع نابن لە حزوری تۆیان نەبێ سەر ناخەنە زەوی و سوژدە نابن لە مەقامی تۆیان نەبێ یا ئیلاهی ئەمانە دەستی زەلیلی دوعایان بەرز ناکەنەوە تەنها بۆ بارەگای تۆ نەبێ دوعاکەنیان گیرا بکە وادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشبيسكام أمو أمته بيغمري صلى الله عليه وسلم بعض صفات كافراء من الدلما أجمع صفات إسلامية جاري شانهان قرك ما نبزور بنامي أنا عدالة خواي وزمي الروبر باكرمي براكاما وشويسكاما دوسكاما فصح كرمي يا سرو قناهكا كردين شا إما محاسبة شا كرمي كإن صفة وإسلامية صفة إسلامي خلقي مسلمانين باشي وازنك اگر کسی گناهش کرد خطاش کرد فر بزیج می و پرش رحمتش هن وران ورش رحمت گورتر اج عدالتی رنگا گرد ما ایسا جنیب و ما اما اشم عدالت خوای برپا کرم الزمیننه بلام رحمت خوای ج عدالت خوای گورتر اسر زمینیو انسان ایماندار یان حضارت مسلمانه بگرد و تاریخی که تماشا کری رحمت شاوستن ولی عدالتش حتی تماشو فرمایشتی پیغمبری کرده صلی الله علیه و سلم فرماو ادرأوا الحدود عن المسلمين ما استطعتم روایتی وانا ادرأوا الحدود بالشبهات روایتی که اگر چی ضعفی و شاسنن بلام درجه و صحتی شا ورده برز بو یا پلو حسنی لغیره بس حافظ ابن حجر فرماو ای فرمایشتی فرماو اگر ایمانداری حالشا کرد شبهه و بی حتی تاواتا حدود سرشا ولا برد حكم خوي جبجه ما كرد سرشاره اگر زانات بحال مخرج وهن فإن كان له مخرج فخلوا سبيله واز شنو بعد بابلو راوي شرو سترش كرد باش خو عفوش كرو هر كسي وتابي بإمام وإيمان دارا بقورو إيمان دارا فإن الإمام أن يخطئ في العفو خير له أن يخطئ في العقوبة اگر عفو كردنا غلط يشكرو خاصة كاني عقوبتنا غلط كرو ورو أنا حتى تودي عفو وربجاودي عفو كردي أي بكا يكتري شارده إن فلسفة وإسلامي فرقورن امی ایماندار اشم چنی یکتری فرا جوان معامله کرده. آرو زمان وان
ئی تۆڕە کۆمەڵایەتیە واسمەیان ئی فەیسبووکەی کە ئامان دلێمە کارشکردن جۆرە جە مامەڵە چەند یەکتری جە ئیسلامیەتی بەرکردن دوان خارج حتا خەڵکی فرە مسلمانی عال جاریان وەراوەر و مسلمانی غەڵەتی وەشکردن چێوە منویسو إن صفة إسلامي نية إن حضارة إسلامي نية إن صفة نية كبيغمبر صلى الله عليه وسلم إمر سر پروردە کردن أمتي بيغمبري صلى الله عليه وسلم أمتي وان حتى آكسي كفر گناه بارا گناهی گەورەش کردن بە ئاشکرا کردنش عفو وەربژارۆ محاولە کەرۆ شارۆ شۆ پێیش زانۆ ڕۆی جەڕوان ئی کەسە ئی عەبدەجە عەبدەکە ڕەنگا گێڵەوە لا خوای گەورەی وەڵێ ئەی نەبلۆ بەهەشت ئی فەلسەفە فرە گەورەن ئومەتی ئیسلامینە کە ئەشم مامەڵەشانی کەرمێ فەرماوە تعافوا الحدود فيما بينكم محاولە کردێ بین وەکتینە عفو یەکتری کردێ حدودەکە بەرزە مەکردێەوە مامەڵە چەند یەکتری مامەڵەوە نەرم کردێ چەندی گوناه مەواچە فڵان کە خەتاش وەران وەرکە با خەتاش کردەوە اینجا عفوش کرد مەواچە فڵان کەس حقوقش ئینا سەرەوە قەیمەکەرەوە بە حقوق سەرەوە وانە عەدالەتە بەڵام عفو ڕەحمەت و بەزەیی ئیسلامی جا عەدالەتی گەورەترە وەروانەی ئێمە و ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئارۆنە فرەجە فەلسەفەی ئیسلامی دوورێ کەوتێنمێ پۆچی دلێ مزیەکانە قینی مەجەیەکترینە ئەو ئەوی کافر کەرەوە ئەو ئەوی فاسق کەرەوە ئەو ئەوی جەدین بەرکەرەوە گروپ وێم نەبووی تر کەسی تەرم گەرەک نییە والله أمته بيغمري صلى الله عليه وسلم قرد من مي بيون مي كاتي وإي أمة برز بو رحمة خواجة إمام النووي بو فرماو طائفة منصورة فرماو يك فرقة نية جا قردو فرقة كانت توزيعة هر يشاب بري وش طائفة منصورة نور أنا إنك أخوان نصرة الدين موسر سرو دسي شارع داوا كرم جزاتو باكو پروردگاري أمته يلا وسرو رشدوش سرو حقيقة إسلامي سرو برنامج جوان ودينكيش وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرت ولا عيبا إلا سترت ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيت ولا عاصيا إلا هديت ولا شابا إلا أصلحت ولا أسيرا إلا فرجت ولا مجاهدا في سبيلك إلا نصرت آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله